گەورەئەندامانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی یەکشەممە لە هاویناواری دوکان لە پارێزگای سلێمانی کۆبونەوەیەکی تایبەتیان کرد بۆ تاوتوێکردنی ڕەوشی سیاسی و هەروەها ئاسایشی هەرێمی کوردستان. لە کۆتایی کۆبونەوەکەشدا کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی کرا. بە تایبەتی لەلایەن بەغدادەوە، لەلایەن حکوومەتی بەغدا و لەلایەن پەرلەمانی عێراقەوە و لەلایەن دەوڵەتانی جیهانی و ئەقلیمیەوە بەوردی بخوێنرێتەوە بۆی پەرۆشی سەرکردایەتی سیاسی کوردستان بزانن کە چۆن لە ئاستی بەرپرسیارەتی قۆناغەکە بڕیارە دەین و ئامادەین بە ئەجندایەکی کراوە دیالۆگی بێمەرج دەست پێ بکەین. ئێمە و بەغدا دەکرێت بە گفتوگۆی بەرپرسیارانە وەکو کاکەمەلا بەختیاریش باسی کرد مەسئولانە و بە ئەجندایەکی کراوە بۆ هەردوو لامان ئێمە دابنیشین لەسەر مێزی گفتوگۆ و کێشەکان حەڵ بکەین. ئێمە بەکارهێنانی چەک ئەوەی کە کاکەمەلا بەختیار ئیشارەتی پێدا نە دەستوریە و نە بە پێی دەستوری عێراقیش دەکرێتن هێزی چەکدار بەکار بێ بۆ یەکلاکردنەوەی کێشەکە. ئێمە هیوادارین بە هیچ شێوەیەک نەگاتە ئەوەی کە چەک بەکار بێتن لە هیچ شوێنێک نە لە کەرکووک و نە لە شوێنەکانی تر. لەم کۆبونەوەیەدا کە سەرۆکی عێراق و سەرۆکی هەرێمی کوردستانی عێراقیش بەشداریان تیادا کرد، ڕاگەیاندنێکی پێنجخاڵی بڵاوکرایەوە و تیایدا داوای یەکڕێزی ناوماڵی کورد و چارەسەری ئاشتیانەی کێشەکانی نێوان بەغدا و هەولێرکراوە لە ڕێی دانوستاندنەوە.